پرسیارەکە لە بەڕێز هیوا عوسمانەکەم کە شارەزای بازاڕە داراییەکانە و لە سلێمانیەوە لەگەڵمە بێ بەڕێز هیوا ئەم کاتت باش سڵاو لەبێت پێم بڵێ کاریگەری ئەم هەڵبژاردنە لەسەر بازاڕە داراییەکان بە شێوەیەکی گشتی چییە بێت؟ بڵێ سڵاو لە بەڕێز و لە بینەرەکانیشمان ئەمڕۆ نەکتەنیا ڕۆژێکی گرنگە بێت بۆ ئەمریکا بەڵکو بۆ هەموو جیان ڕۆژێکی گرنگە بێت لە بەرەوەی هەڵبژاردنەکانی ئەمریکا بەڕێواسیەوە ئەوەی ئەم هاوکێشە سیاسی قورستر کردووە و وای کردووە کە بازرگانانیش لەم ڕۆیە چاویان لەسەر هەڵبژاردن و دەرئەنجامی هەڵبژاردنەکانی ئەمریکا بێ ئەوەیە کە دۆناڵد ترەمپ لە ساحەکەیە و کاندیدێکی بەهێزە کە ئەگەرەکانی دەرچوونی زۆرە. بۆیە هەڵبژاردننی ئەم جاری ئەمریکا بە ئەگەرێکی زۆر زۆرەوانێ کاریگەریکی بەهێز ئەخاتە سەر بازار. وەکو بەڕێزە ئاماژە و پێدا هەڵاوسان لە ئەمریکایە لە ماوەی پێشوە بەرزە هەرچەنە بە ڕێژێکی باش دابەزینی تۆمار کردو بەڵام هێشتاکە لە ئاستی ئەوان نییە کە بانقی فیدراڵی هەوڵی بۆدا هێشتاکە هەڵاوسانیان بەرزە و کورتێنان لە بودجێ هەیە و خەرجیەکانیان زۆر زیاد کرد ینی کۆمەڵی قەیرانی زۆر قورس و پشتشکێن ڕووی کردووەتە ئەمریکا. لەم کاتەیە لە ئەگەری دەرچوونی هەریەک لەم کاندیدانەیە ئەتوانین کۆمەڵەشت بخێنە ڕوو. ئەگەر لە دۆناڵد ترەمپەوە دەست پێکن کە چاوێکی زۆر زۆری لەسرە بە تایبەتی بازرگانان و وڵاتانی گەورەی وەکو چین و ئەمریکا و دەوروبەر کە یعنی چاویان لەسەرەوەی ئەگەر ترەمپ دەرچێت کە ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ 4 ساڵی سەرۆکایەتی دۆناڵد ترەمپە کاتێک سەرۆکی ئەمریکا بوو یعنی هەرەوە بوو شەڕێکی سەربازی لەگەڵ چینا ناکرد ئەگەر ناشەڕێکی زۆر قورسی ئابووری لەگەڵ چینا دەست پێکرد بوو و گومرگێکی زۆری خستبووە سەر کاڵاکانی چین و حەسارێکی زۆری ئابووری خستبووە سەر چین لە ڕێی ئەوەی کە بەرهەمەکانی خۆی زۆر بەکەمی ئەناردە ئەو وڵاتەوە و ئەگەر ئەم جارش هەڵبژێرێتەوە تەسەورەکرێت هەماشت دووبارە کاتەوانێ و کاڵای چینی گومرگێکی زۆری بچێتە سەر ئەمەش دووبارە ئەبێتەوە هۆی هەڵاوسانی باڵێن هەڵاوسان لە ئەمریکادا و تەسەوری ئەوەش ئەکرێت ئەگەر دۆناڵد ترەمپ باڵێن ئەم جارە دووبارە سەرۆکایەتی ئەمریکا وەربگرێتەوە نەهێڵێ جارێکی تر ئێران بێتەوە ناو هاوکێشەی نەوت و نەوت بنێرێتە دەرەوانێ ئەمەش جارێکی تر قورسایی دروستەکە و نرخی نەوت دووبارە لە ئەمریکای دەسەکاتەوە بە بەرز بوون و لە هەمان کاتە دۆناڵد ترەمپ یەکێکە لەو کەسانەی کە بەردەوام باسیەوەی کردووە لەگەڵ ئەوانیە کە سوی بانقی بە بەرزی بهێڵدرێتەوە لە کاتێکە هێشتا هەڵاوسان بەرزە بەڵام ئەو زەختی ئەوەش لە بانقی فیدراڵیەکە کە جارێکی تر سوی بانقی دابەزێنن کە ئەمەش ڕەنگە جارێکی تر هەڵاوسان زیاتر باشە کەواتە ئەگەر ئەوە ترامپ دەرچێ داهاتووی ڕێژەی سوی بانکی چییە بێت ئاماژەتان پێکرد ئێگەر کامەلا هاریس دەرچێت داهاتووی ڕێژەی سوی بانکی چییە بێت؟ لەبەر ئەوەی ئێمە لە پێشترا ئەزمونمان نەبوو لەگەڵ سەرۆکایەتی کامەلا هاریسە و یەکەم جاریشە باڵین کە خۆی کاندید ئەکات یا خود باڵین ئەگەر دەربچێت هیچ ئەزمونێکی وامان نییە لەگەڵ تۆزێ قورسە لەگەڵ ئەوە بڕار بدرێت بەڵام بەپی ئەوەی کە لە بانگەشەی هەڵبژاردنەکانە قسەی ئەکرد کەمێک واقعتر بینە ڕەنگە ئەو کاتە شتەکە باتە دەست بانقی فیدراڵی هەروەکو چۆن ئێستا سەرۆکی ئێستا جۆ بایدن ئەی کرد شتەکەی ئەیە دەست بانقی فیدراڵی بەڵام ترەمپ بەو شێوەیە نیە ئەو خۆی تەداخلی ئەم شتاناکە جا لێرە خاڵە گرنگەکە ئەمەیە لە هەموو حاڵەتێکە ئەگەر بێت و دۆناڵد ترەمپ دەربچێت خواستێکی زۆر لەسەر زێر دروستە بێ و ڕەنگە بە شێوەیەکی زۆر کاتیش کەمێک قۆت بدا بە دۆلاری ئەمریکی بە شێوەیەکی کاتی بە قۆتکە بەڵام دوایی زەربەیەکی ئەتر ئەوش کەوتۆتەوە سەرەوە ئایا زەربەی لێدریانە کەوتۆتە سەر سیاسەتەکانی ئەوەی کە لە بانگەشەکانە باسیەکە ئایا دوایش کە بوو بە سەرۆک هەماشە جێبەجێکە بەڵام لە ١٩٩ حاڵەتەکانە چی ترەمپ دەربچێت چی کامەلا هاریس دەربچێ خواستێکی زۆری جیهانی ئەچێتە سەر نرخی زێر لەبەر ئەوەی هەمووان پەنای لەسەر ڕێژەی هەڵاوسان کە زۆربەی ناوەندە داراییەکان لە ئەمریکا ئاڵێن ئەگەر ترامپ دەرچێ ئەوە ڕێژەی هەڵاوسان بەرزە بێتەوە بۆچی ینی بۆچی ئەگەر ترامپ دەرچێ ڕێژەی هەڵاوسان بەرزە بێتەوە؟ بە تەئکیدی ڕێژەی هەڵاوسان بەرزە بێتەوە لەبەرەوەی وەک باسم کرد هەر لە ئێستاوە زەختی ئەوەکە لە بانکی فیدراڵی کە ڕێژەی سوی بانکی دابەزێنێ تۆ ناتوانانی قەرار لەسەر دابەزانی ڕێژەی سوی بانکی بدەیت لە کاتێکە هێشتاکە هەڵاوسانە بەرزە لە کاتێکە هێشتاکە کورتێنانە هەیە لە بودجێ یەک دنیا کۆمەڵی مشکلت هەیە لەم بابەتانەوە لەولاوە هەڵاوسان بەرزە بێتەوە بۆ وەکو باسم کرد بە تەئکیدی زەختە خاتە سەر ئێران بۆی جارێکی تر ناتوانێت نەوت بفرۆشێتەوە تۆ کە نەوتە نەفرۆشتەوانێت کەواتە نەوتێکی کەمترێتە بازار کە نەوتێکی کەمتر هاتە بازار ئەو نەوتی لە ئەمریکا هەیە و لە عالەما هەیە نرخی بەرزە بێتەوە کە نرخی بەرز بۆ تاکێکی ئەمریکی ئەگەر ئێستانە بۆ نمونە مانگی $100 بدا بە بانزین بۆ سیارەکەی ئەو کاتە پێویستی بەوە ئەبێت $200 بدا لەبەرەوەی نرخی نەوت بەرز بۆ تەوانێ و
بانزینیش هەر لە نەوتۆ بەرهەمەهێنێ و کۆمپانیەکانیش بە هەمان شێوە خەرجیان زۆرە بێ لە کاتێکا تۆ شتێکە نەکردو داهاتی تاکی ئەمریکی زیاد بکەی بەڵام شتێکی کردووە خەرجیەکانی هەم تاک زیاکەی هەم کۆمپانیاش خەرجیان زیاد بێ لە کاتێک یاخو با بڵێم بە گرنگ ێزام کە باسی بتکۆینیش بکەین لە ناو دراوە دیجیتالیەکانە چونکە بە تایبەت کە زۆر کاریگەری هەڵبژاردنەکەی چۆتە سەر هۆکارەکەی چییە؟ بەگشتی هەموو دراوە دیجیتالەکان بەڵام بە تایبەت بتکۆین. خۆی ئەگەر واقع بینانە سێری بازار بکەین بیری لێ بکەینەوانێ لەگەڵ هەڵبژاردنە کاتێ نرخی ئاڵتون بەرزە بێتەوانێ نە ئەوە نرخی بتکۆین بەرز بێتەوە بەڵام ئەوی هاوکێشەکەی گۆڕی و نرخی بتکۆین بەرزە بێتەوە دووبارە دۆناڵد ترەمپە لەبەرەوەی جمهورێکی سەرسەختی بتکۆینە چەند جارێکیش باسی ئەوەی کردووە لە وتارەکانی وتێتی بتکۆین تەنها هی فەنزوێلا هی کۆمەڵێک وڵات نییە کە خۆیان بەخاوەنی بتکۆین نەزانن بەڵکو هی ئەمریکاشە یعنی دۆناڵد ترەمپ پشتگیریەکی زۆری بازارە دیجیتاڵەکانەکە بازاری کریپتۆکەرنسیەکە بە تایبەت لەناو هەمیانە بتکۆین بۆیە ئەتوانم بڵێم ئەوەی بتکۆینی هەیە ئەوی لە بازاری کریپتۆیە ئیشەکە ئەگەر بێت و ترەمپ هەڵبژێردێت یعنی ئەبێ بە جەژنی ئەوان لەبەرەوەی تەسەورەکرێ سعری تازە ببینێت و سعرێکی مێژووی تۆمار بکە شەرت نییە ئەمە هەر لەگەڵ دەرچوونی بۆ ئەمەش ڕوون بێ لای بینەر هەر لەگەڵ دەرچوونی دۆناڵد ترەمپ ئەم شتانی باسمان کرد هەمووی ڕووبانە خێر لە ماوەی ئەم 4 ساڵی کە سەرۆکایەتیەکە کۆمەڵێک شت پێڕەوەکە ئەم شتانە بە بەردەوامی کاریگەریان هەیە لەسەر بازارێکی لەو شتانی کە زۆر لە ماوەی 4 ساڵی پێشترە کە بینیمە دۆناڵد ترەمپ سەرۆک بوو یەکێ لەو شتانی ئەو بوو کە تەنیا توییتێکێک کرد لە تویتەر باشە تەنیا بە توییتێک لە تویتەر توانانی نرخی بتکۆین بەرز کاتەوە لەبەرەوەی خۆی بازرگانێکی گەورەیە جگە لەوەی کە سەرۆکی ئەمریکاش بوو بازرگانێکی گەورەیە هەر قسێک بکات ڕاستەوخۆ کاریگەری بێ لەسەر بازار بۆی لەم دووە ئەبێت کە پێم وایە بێسا تویتەر نەماوە کراوە بە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس بۆیە لەم دووە بێ هەموو بازرگانەکان بە خۆشمانەوە چاومان زۆر لەسەر بازار بێ بەڵام لێرەوە ئەگەر دەرفەتە بێ یەک ڕێنمای یەک ئامۆژگاری بە هەموو بازرگانەکان بنێرم لەمڕۆ لە بانی داکە ئەمڕۆ هەڵبژاردن نەکرێ و ئەم شەویان سبێنێ ئەنجامەکان هەڵبژێری هیوادارم هەمووان ئەو معاملانی ئیکەنیان ئەو بازرگانیانی ئیکەنیان خەڵکێکی زۆر کە وەستاوە چاوەڕێ کۆتایی بم هەڵبژاردننی ئەمریکا بێت ئەنج دەستکاتەوە بە تیجارەتی خۆی هیوادارمەوانی کە بازرگانی ئەکە لەم بازاڕەیە تەنیا ئاگاداری ڕسک ئەمە ئاگادارکردنەوەیکی باشە مامەڵەکاران بەتایبەت لە بازارە دارایەکانە بەڕێز هیوا عوسمان شارەزای بازارە دارایەکان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان.